ڕووداوێکی وەرزشی نوێ بۆ یەکەمین جارە لە کوردستان ڕوودەدات. دوازار کەس لە ڕۆژی پێنجشەمەوە سەرقاڵی ناونووسینن لە بەشی کارگێڕیانی هەولێر لە یاریگای نێودوڵەتی فڕانسا و هەریری دوای تەواوکردنی ئامادەکاری ئەم بەیانیە پێنجیاب کاژمێر 8 بە پاس و ئۆتۆمبیلی تایبەتەوە هەندەرانیانەکە بەڕێکوتن بۆ شاری بەغداد. بڕیارە ئەمێوارەیە کاژمێر 8 بە کاتی کوردستانیانی هەولێر لە قۆناغی پێشکۆتاییدا لە یاریگای شەعب ڕوبەڕوویانی قووەتجەوی ببێتەوە. ئەگەرچی هەولێر هیچ جارێک نەبۆتە خاوەنی جامی عێراق، بەڵام ئەم ئێوارەیە ئەو دەرفەتەی بۆ ڕێکەوتووە. هەندەرانیانی هەولێر بە جۆش و خۆشێکی زۆرەوە چاوەڕێی ئەنجامێکی باش دەکەن. هەندەران بەبێ ئەوەی گەرمای تاقەت پڕووکێنی خواروی عێراق کاریان لێ بکات دەیانەوێت هەولێر جامەکە بەرز بکاتەوە. بۆ یەکەمین جارە یانەی شێرێمی کوردستان دەکاتە قۆناغی پێشکۆتایی خولی پاڵەوانێتی جامی یانە پلێگەکانی عێراق. خەڵکی کوردستان چاوەڕێ دەکەن هەولێر لە ناو یاریگای ئەواندا سەرکەوتن بەدەست بهێنێت و بە جامەکەوە بگەڕێتەوە بۆ ناو خاکی نیشتیمان.